ئەو چیرۆکەی وا دەکات هەمیشە ئومێدت هەبێت و بەگەشتبینیەوە لە شتەکان بڕوانی. ڕەنگە ئەم ڕووداوە یەکێک بێت لە باشترین و جوانترین ئەو چیرۆکانی کە دەیسەلمێنێت ئەستەم لە جیهانی تۆپی پێدا بوونی نییە و هیچ شتێک ناتوانێت ڕێگری لە بەدیهێنانی خەونەکەت بکات. 5 ساڵ لەموو بەر 2 گەنج لە لەندەنی پایتەختی بەریتانیاوە کە خەونیان بەوەوە دەبینی لەسەر ئاستی نێودوڵەتی یاری تۆپی پێ ئەنجام بدەن. بیرۆکەیەکی جەهەنەمی بە مێشکیاندا هات کە خەونەکەی بەدیهێنا لەبەر ئەوەی لە وڵاتەکەی خۆیان ئەو هەلایان لەبەردەم نەبوو. بەڵام خراپترین هەڵبژاردەی تۆپی پێی جیهان خەونی ئەو 2 گەنجەی بەدیهێنا. چیرۆکەکە بەم جۆرە دەستی پێکرد. کاتێک پاوڵ واتسۆن و مات کۆنارد تەماشای یاری نێوان ئینگلتەرا و کرواتیایان دەکرد لە پاڵاوتنەکانی سەرکەوتن بۆ یۆرۆی 2008، پاوڵ دەگێڕێتەوە کە لە ساڵی 2007 ئینگلتەرا بەرامبەر کرواتیا شکستی هێنا. بەڵام کۆمنتاری یاریەکە وتی کە هێشتا هەڵبژاردەکە هەلی سەرکەوتنی لەدەست نەداوە. ئەگەر ئەندۆرا لە رووسیا بباتەوە ئەوە سەر دەکەوێت. پاوڵ وتی لەو کاتەدا سەیری یەکتریمان کرد و وتمان ئەندۆرا لە رووسیا بباتەوە؟ ئەندۆرا ئەوەنە تیپێکی لاوازە کە دەتوانین یاریان بۆ بکەین. دواتر ئەو 2 گەنجە لە ئینتەرنێت بە شوێن خراپترین هەڵبژاردەی جیهاندا گەڕان و کە ئەوە بوو لە کۆتایی ڕیزبەندێکەدا وڵاتی بۆمبایان دۆزیەوە لە زەریای هێمن کە لە مێژوویدا هیچ یاریەکیان نەبردبەوە. پەیوەندیان بە پرسانی ئەو دوورگەیەوە کرد، بەڵام کێشەیەکیان بۆ دروست بوو. پێیان وتن ئەگەر بیانەوێت یاری بۆ هەڵبژاردەکە بکەن پێویستە 5 ساڵ لە وڵاتەکە بمێننەوە. بەڵام هەواڵە خۆشەکە ئەوە بوو لەو کاتە پێویستیان بەڕاهێنەرێک بوو. لە ساڵی 2009 پاوڵ و مات گەشتیان کرد بۆ ئەو دوورگە دوورە دەستە و گەشتەکان 28 کاتژمێری خەیاند و پاوڵ بووە ڕاهێنەری هەڵبژاردەکە و ماتیش وەک یاری دەدەری دەست بەکار بوو. ئەو دوولاوە دەگەڕنەوە کە گەورەترین کێشە ڕوبەڕووی بوونەوە لەو وڵاتەدا ئەوە بوو کە یەکەمین وڵات بوو لەسەر ئاستی جیهان لە ڕووی قەڵەویەوە، چونکە لە سەدا 90 دانیشتوانەکەی بەدەست قەڵەویەوە دەیان ناڵاند و تەنیا 2 یاریگاشیان هەبوو گونجاو بێت بۆ یاریکردن. لە سەرەتادا پاوڵ و مات چەند خولێکیان کردەوە تا تیپێک لە دوورگەکەدا پێک بهێنن و دواتر باشترین یاریزانەکانیان هەڵبژارد. بەڵام گەورەترین ئامانجی ئەو وڵاتە بردنەوە بوو لە ڕکابەرە سەرسەختەکەیان کە ئەویش هەڵبژاردەی گوان بوو. لە ساڵی 2002 لە پاڵەوانێتی نێودوڵەتیدا بۆمبە بۆ یەکەمین جار لە مێژوویدا بە ئەنجامی 7 گۆڵ بەرامبەر بە گۆڵێک لە گوامیان بردەوە و بووە گەورەترین دەستکەوتی ئەو 2 گەنجە ئینگلیزیە.